ئاساوارێکی خراپی لە دوای شەڕ بەجێماوە کە بەداخەوە لایەنە براوەکانی شەڕ کە ئەبوو پێشوەخت اتفاقی سیاسیان بواە بۆ دوای شەڕ کە ئەم اتفاقە سیاسیە نییە بۆیە ئەو مەلەفانەی کە پێشتر مشکلەی قوڵی لەسەر بوو مەسەرەن لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزی مەسەرەن لە بینی ئەحزابی سیاسی ناو حکوومەتی عێراق واتە لە مووسڵەوە تاکووەچێتە بەغا هەموو ئەم کێشانە ماون و چارەسەر نەکراون ئێمە تەمەنە ئاکەین کە بتوانرێت بە یەکتر قبولکردن و بە گەڕانەوەی دادپەروەری لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە بۆ هەموو پێکاتەکانی مووسڵ کە ئەتوانم بڵێم کورد زەرمەندی یەکەم بووە لە مووسڵ لە شەڕی داعش چونکە کورد هەر لە بیدایەتی دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە ئیرهابیان دروست کرد بۆ دەرپڕانی کورد و بۆ تهدیدکردنی کورد لە مووسڵ کامە بێ پلان نەبووە و بێ استراتیژ نەبوو دیارە استراتیژێکی لە پشتەوە بووە دەسەڵاتێکی لە پشتەوە بووە و هەروەها لە هاتنی داعشیش کۆمەڵکوژی لە کۆمەلگای کوردی کرا